پەیامی سپاس و پێزانینی شش حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە بەڕێوەچوونی مانگرتنی شکۆدار و گشتی 25 خەرمانان. خەڵکی مافخواز و ئازادیخوازی کوردستان ئەمڕۆ شەمە 25 خەرمانان ئێوەی خەڵکی سەربەرز و شۆڕشگێڕی کوردستان لە ورمێش، نۆ، پیرانشار، ڕەبەت، سەردەشت، مەهاباد، بۆکان و سەقزەوە تا دەگاتە بانە، مەریوان، سنە، دێوڵان، دیواندەرە، پاوە، کرماشان، ئیلام و کەنگاوەر بە گەرمی بە مانگرتنەکەتان بە پیری بانگەوازی شش حیزبی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانەوە چوون. ئێوەی خەڵکی خەباتکاری کوردستان سەرەڕای میلیتاریزەکردنی پتری کوردستان و کۆی گوشار و هەڕەشەکانی ناوەندە سەرکوتگەرەکانی ڕژیم و هەموو ئەو ڕێکارە ئەمنیەتیانەی بۆ خنکاندنی دەنگ و هەناسەتان گرتبوویانە بەر جارێکی دیکە بە مانگرتنی بەربڵاو و داخستنی دوکان و بازاڕەکان لەسەر شار و شارەدەیەکان وێڕای مەحکومکردنەوەی کوشتنی ژینە ئەمینی و تاوانەکانی دیکەی ڕژیم لە ڕەوتی شۆڕشی ژینە ژن ژیان ئازادی لە یەک ساڵی ڕابردوودا هاوکات جینایەتەکانی پتر لە چواردەیە دەسەڵاتدارەتی ڕژیم دەرهەق بە خەڵکی کوردستان و بزوتنەوە سیاسی کوردستان ڕیسوا کردووە. ئێوە لەو مانگرتنەدا جارێکی دیکە یەک گرتووانە پەیامی خۆڕاگری و هاوخەباتی خۆتان بەگوێی کۆماری ئیسلامیدا دادایە و هاوکات پشتیوانی و پشتگیریتان بۆ داوای حیزبە سیاسیەکانتان دووپات کردەوە. بۆیە ئێمە ئەو شش حیزب و لایەنە سیاسەی بانگەوازی مانگرتنەکەمان ڕاگەیاندەبوو ئەمە گناسی خۆمان لە بەرانبەر هەڵویست و ئێرادەی بەرز و هەرگیز نەچەماوەی ئێوەدا ڕادەگەێنین و ئەو دەستکەوتە سیاسی نوێ یا دەکەینە سەرمایەیەکی بە نرخ بۆ پەرەپێدانی خەباتی جەماوەری و یەکریزی کۆمەڵگەی سیاسی کوردستان. هەڵویستی سیاسی و مانگرتنەکەی ئێوە کە دیسان کە پێداگری لەسەر ناگوتنەوەکان بە کۆماری ئیسلامی و خاوەنداریەتیتان لە پرسی سیاسی ڕەوای گەلەکەمان بوو جارێکی دیکە پیشانیدا کە پلان و پیلانەکانی دوژمن چەند زۆریش بن نەک هەنگاوی خەبات و بەرخودانی پێشل نەکردوین بگرە لەسەر ئیمان بەڕەوایی خەباتەکەمان سوورتری کردوین و لە ئێستادا ئێرادەی سەرکەوتنمان لە هەموو کاتێک بەهێزترە. ئەو هەڵوێستە سیاسیە مانادارەی ئێوە جارێکی دیکە سەلماندیکە سەرکوتی خوێناوی، گرتن و ئەشکەنجە، ئێعدام و سێدارە، تێرەر و موشەکباران ناتوانن ئێرادەی نەتەوەی کورد بۆ بەردەوامی لە خەبات و تێکۆشان هەتا دەستەبەری مافەڕەوا و دیموکراتیکەکانیان بە چۆکدا بنێن. ئەو مانگرتنە جارێکی دیکە پیشانیدا کە کوردستانی یەکگر و یەکریز هەروەها سەنگەری لە شکان نەهاتووی خەبات بۆ ئازادیە و بزوتنەوەی سیاسی کورد هەڵگری ڕەسالەتێکی مێژوویە و هەتاوەدی هێنانی ئامانجە بەرزەمرۆیەکانی لە خەبات و تێکۆشان بەردەوام دەبێت. سڵاو لە ئێرادەی بەرز و خەبات گێرانەتان، سڵاو لە ئەرک و خۆڕاگری و خۆڕاگریتان. حیزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، سازمانی خەباتی کوردستانی ئێران، پارتی ئازادی کوردستان پاک، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. 25 خەرمانانی 1402 هەتاوی 16 سپتامبری 2023 زاینی.